ئێمە دەستمان کردووە بە پرۆسەیەکی تۆمارکردنی تەواوی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە سیستمێکی ئەلەکترۆنی. بەم هەنگاوە ئێمە هەنگاوێکی دوور و درێژە و هەنگاوێکی سەختیشە هەرچی بووچەخۆری هەرێمی کوردستان هەیە بە فەرمانبەرتەوە بە خاننشینتەوە بەوانەی کە لە چاودێری کۆمەڵایەتیان موچە وەرەگرن بە گرێبەستەکانمانەوە تۆمارەکەین بە سیستمێکی ئەلەکترۆنی بە پەنجەمۆری ئەلەکترۆنی و بە وێنەگرتنی چاو تاکو سیستمێکی گونجاو و سەردەمیانەمان هەبێ بۆ چۆنیەتی پێدانی موچە لە ئایندەدا. بەم هەنگاوە ئێمە دڵنیاین کە دیاردەی بندیوار کەمەکەینەوە لە کوردستان و دیاردەی دوو موچە و سێ موچەش هەر ناهێڵین. دەستمان کردووە بە تایبەتکردنی کەرتی کارەبا کە چۆن وەکو حکوومەت ئێمە بکشینەوە لە هەندێک کەرتە کە ئێمە زاڵیم ئەمڕۆ و بە تایبەتکردنی کەرتی کارەبا هەم کولفەیەکی زۆر لە خەرجیەکانی حکوومەت کەمەکاتەوە هەمیش دڵنیام خزمەتگوزاری کارەبا بە ئاستێکی زۆر باشتر ئەگەیەنرێت بە خەڵکی کوردستانەوە.